لەسەر ئەو بنەمایە دوای چەندین جەلسە لە دادگای کارگێڕی دوای ئەوەی بەداخەوەەوە جێ دەێڵم بۆ پارێزەرەکەم ئێمە بێدادی تەزەڵومێکمان ڕادەستی سەرۆک ئەنجومەنی پارێزگا کرد بە نەرێنی وەڵاممان درایەوە ڕێکارمان گرتە بەر خۆشبەختانە دوای چەندین جەلسە دادگای کارگێڕی سلێمانی لە ڕۆژی 20/11/2016 بە بڕیاری 23 کارگێڕی 2016 لە ڕۆژی 20/11 بڕیاریدا بە هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارە سەپێنراوەی کە منی پێ دوور خراپمەوە لە جێگیری سەرۆکی ئەنجومەن بڕیاری ژمارە 13 بۆیە من لێرەوە دەڵێم دەمەوێت لێرەوە سوپاسی دادگای کارگێڕی سلێمانی بکەم و سوپاسی ئەو چوار دادوەرە بەڕێزە بکەم کە لیژ نەبوون دوای چەندین جەلسە بە کۆمەڵێ بڕگە و مادەی یاسایی بڕیاری ژمارە 13 هەڵوەشاندەوە و لە دوای بڕیاری ژمارە 13 هەر بڕیارێک دەربچێت هەر دەرئەنجام و لێکەوتە و کاریگەریەکی لێ بکەوێتەوە باتڵە قاعدەیەکی ئەساسیە لە قانون دەڵێت ما مبنی على باطل فهو باطل. لە ڕۆژی 20/11/2016 دادگا بڕیاری دا سەبارەت بە هەڵوەشاندنەوە ئیلغاکردنەوەی قەراری مەجلیسی پارێزگای سلێمانی واتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بریتە لە بڕیاری ژمارە 13 ساڵی 2016 لە 25/8 و لە خودی بڕیارەکەش داهاتووە کە پێگاتووە لە 8 لاپەڕە ئەم بڕیارە تێداهاتووە کەڵێت بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەبارەت بەلابردنی بەڕێز کاک کرم شەریف لە پۆستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی واتە جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێ بنەمایە واتە هیچ بنەمایەکی قانونی نییە بەڵام بەداخەوە میدیاکانی ئێوە و کەناڵەکانی بەڕستان لە ڕۆژی دادنیشتنەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ژمارە 29 ئامادە بوون کە بەڕێزێک بانگەشەیەوەیە کرد ئەوێت من ڕێکەوتنامەی حیزبی جێبەجێ دەکەم بەڵام بەداخەوە هەر ئەو بەڕێزە و هەر حیزب و پارتەش ڕخنەی لەلایەنی کە ئەگەر کە یاسا پێشێلەکە و ئیهتیمام نادا بە قانون بەڵام ئەمی کە کرا ناقانونی بوو بەرامبەر بەم بەڕێزە